ئێمە کارمان کرد لەسەرکردنەوەی ئەم فەرمانگەیە دووبارەکردنەوەی چونکە ئێمە پێشتر بۆ بەڕێستان ئاشنابێ پێشتر ئەم فەرمانگەیە هەبووە بەڵام کاتێ لە 2016 بەهۆی قەیرانی داراییەوە ئەم فەرمانگەیە داخراوە بۆیە ئێمە کارمان لەسەر کرد لە دووبارەکردنەوەی و خۆشبەختانە ئەوەی کە کارمان لەسەر کرد کە ژنێک ببێتە بەڕێوبەری ئەم فەرمانگەیە ئێمە وەکو وەزارەتی داد پلانمانە بەرنامەمانە ئەو فەرمانگانەی کە زەڕورە لێرە بیکەینەوە وەکو خودی خۆشم وەکو ئەوەی کە کارم لەسەر کردبێ چەند جاری کەش کارم لەسەر کردووە ئیشەڵا بەرنامەمێ بێ بۆ دوای ئەمەش بە هەماهەنگی لەگەڵ بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری وا بکەین ئێمە دادگای بەرایی لە قەزای قەرەداغ بکەینەوە ئەگەر ئەو کاتە بەرنامەی وەزارەتیش لە دوای کردنەوەی دادگا ئەتوانین بەڕێوەبەراتی جێبەجێکردن و چاودێری ناکامەکانیش لێرە بکەینەوە ئێمە لە ڕێگەی ئەو سیستەمە ئەلیکترۆنیک کە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت شتێکی نوێ تۆ یەکەم جار فەرمانگەیەکی دادنووسی دەکەیەوە و یەکسەر بە سیستەمی ئەلیکترۆنی یعنی وەکو پێشان نییە بە شێوازە تەقلیدیە کۆنەکە بێ دەستپێک و کردنەوەی ئەو فەرمانگەی دادنووسیە یەکسەر بە سیستەمی نوێی ئەلیکترۆنیە یعنی ئەوە بەڕاستی هەنگاوێکی نوێیە و کارێکی زۆر باشە و من دەستخۆشی و سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە ماندوو بوون لە سەرەتاوە لە دروستکردنی و لە هەنگاونان بۆ دروستکردنی ئەو فەرمانگەیە وەستافی سیستەمی ئەلیکترۆنیش.